بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين. لەم بارودۆخەی ئێستای هەرێمی کوردستان و قەیرانە یەک لە دوای یەکەکان ڕەنگە مرۆڤ تا ئاستێک بێتاقەت و لاوازی پێوە دیار بێت، بەڵام هەروەک لە فەرمایشتەکانی خودای گەورە هاتووە هەر کاتێک مرۆڤ هەستی بە لاوازی خۆی کرد پێویستە بیر لە بەها ڕۆحیەکان و بەدەستهێنانی ڕەزامەندی خوددا بکاتەوە تاوەکو بتوانێت لایەنە دەرونیەکەی ئاسوودە بکات. خزمەتی مزگەفت زیاتر بکاتن و نێژ بکاتن زیاتر و تەحاتی بکاتن و ذکر بکاتن و ڕۆژێک مانگەکە مانگی لێبردنە لێبوردن بی و ئەو جا لە دۆستە و لە برادرە و لە خزمە و لە هەموو کەسێک چەندی لێبوردەوی هەرکمە گرنگی مانگە ڕەمەزان لەوەی دەبێت سەبرت هەبی لە دومیشی لە کاتی مەسەن عەسەبی دەبێت شێ دەبی خوا بەبری خۆ ببینەوە لە بەرەو ڕۆژیە دەبێت ئینسانی سابر بیت شاکر بیت لەو گرفتانەدا دەبێت سەبر هەبێت لەسەر ڕۆژی خۆی کەنا ماندی بوونەکەی بەڵا زەڕوە. مانجی ڕەمەزانی خێر و ئەجر و پاداشتی زیاترە نەک ئەتوو مانجی ڕەمەزانی بێ مزگەفتی و پاش ڕەمەزانی نوێژەکەی تەرێک بکەی قورئان خوێندنەکەی قورئانەکەی دانی تا ڕەمەزانێک کە تۆزی لەسەر بنیشی سەبر من الئیمان یعنی سەبر خۆی لە ئیمانەوە ئینسانێک ئیماندار بیستە دەویست بە سەبریش بیتن شکری خوای بکە زیکر بکە دوعای بکە خودایە یعنی ئەو وەزعەمان لۆ بگۆڕی بە وەزعێکی باشتر لە ذکرەکانی بەردەوام بی لەو هەموو نعمەتەی خوای تەبارەک وتعالە کە دەستە و چاوە و ئەحزای بەدەنی هەمووی کە دای تێمە هەمووی نعمەتە ئەوە. مامۆستایەکی ئاینیش دەڵێت ئەو مانگە پیرۆزە دەرفەتێکە بۆ ئاسوودەکردنی دڵەکان و پێویستە بە گرنگیەوە لێی بڕوانین. دیارە حکمەتی خۆی پەروەردگار لە ڕۆژیبوونی مانجی ڕەمەزان ئەوە نییە بەس ئینسان داخۆ برسیبی یاخود دەنای برسیبی یاخود تێنیبی خۆی پەروەردگار خۆ چ ئیشی بۆیە کە ئینسان ئەگەر نانی نەخوایان ئاوی نەخواتن، بەڵام دیارە حکمەتە تێدا هەیە لەلایەن خۆی پەروەردگار کە لەسەر ئێمە فەرز کرایە کە ئەمە سەبر و ئارامیمان هەبی لەسەر ئەم ڕۆژیبوونێک لەو کاتێکە لە خۆشیدا بیناسین و لەو کاتێکە ناخۆشیشدا بیناسین، نەک ئەمە کە ئەو کاتی کە ئازارێکمان پێگەیشت ئینجا لە دەرگەی خۆی گەورە تەبارەک وتعالە دەدەین و داوای دوعا لێ دەکەین واکە بۆی کە ئیشەکانمان لۆ جێبەجێبی جێبەجێ بکە، بەڵکو بەوەش پێویستە کە ئەمە لە هەموو کاتەکان لە هەموو ساتێک و لە هەموو کاتەچیدا ئەمە پێویستی بەوەی دەکا کە ڕوو لە خۆی گەورە تەبارەک وتعالە بکەین و دەستی لە بۆ دەستی پارانەوەی لە بۆ خۆی پەروەردگاری لە بۆ بەرزکەین و بەرکو خۆی گەورە تەبارەک وتعالە دوعاکەشمان لێ قبوڵ دەکا. هاتنی مانگی ڕەمەزان لە هەموو ساڵێکدا هەمیشە بە دەرفەتێکی زێڕین ناسراوە تاوەکو مسلمانان بتوانن کەمتر کاتەکانیان بۆ کارکردن تەرخان بکەن و لە بەرامبەریشدا گرنگی بەلایەنی پەرستشی و پاڕانەوە بدەن، بەڵام زۆر کات مرۆڤ لە بەرامبەر نەهامەتیەکاندا بێئومێد دەبێت و سەرنجام تووشی لادانی دینی دەبێت، بەڵام هەروەک زانایانی ئاینی باسی دەکەن خودای گەورە کەسە ئارامگرەکانی خۆش دەوێن و لە قورئانی کەریمیشدا مژدەی خۆشبەختی قیامەتی پێداون. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.